محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هەڕانی خۆشەویست بە خێربێنە بۆ یاریەکی تر و بۆ پارتێکتری فیفا 23 هاتینەوە لادان. ئەم جاریش هاتین بە یاری نێوان ئینتەر میلان و مانچستەر سیتی لە فیناڵی چامپیۆنز لیگ. پێشبینی خۆمانەڵێن و یاریەکەگەن بەشێم هیوادارم ڕێگ و کۆمە دەرچێت و جا خۆمان کردو بە ئینتەر، چونکە جارگای پێشووتر مان سیتی بووین و ڕیال مەدرید و ئەمشتانە بە ئەمجارە ئینتەرمین بزانین چیمان بێگرێ. وەگەبینێن لینجێدەریە و 6 دقەی فیناڵی چامپیۆنز لیگ. لایک و سەبسکرایب لە بیر مەکەنەوە بچین نایرێکە. ئەوە هاتین ساحەی خۆمانە، جلەکانمان زەر هەڵبژاردووە، ئەوانیشین لەبەرێ بە هیچ جۆرە لێک نەچێت. جابزان بەدڵتانە بەخێر بێنە بۆ یاری نێوان ئینتەر میلان لەگەڵ مانچستەر سیتی. لینجێدەری و باوڕێی دەست پێگەین. بەرامەڵەوە چی بوو؟ هۆن ناردنە. بووە عکس و پاسادیە. بەرانە ڕۆخەری مێشی و تەقێ بێنە بۆ خێرە. وەڵای حەقی گۆڵنەوە بە قورئان خۆم سرم لە خۆم تێگە. یەک دەقە با سەیری دەستکەکەم کەم وەڵای بیرم چوو سەیریکەم تەواویشە. هەر نازانم چۆن گۆڵی نەگرت. دەی کورە بۆ خاتری خوا، وەڵی جوانترین ئەسیستم بۆ کرد. بێنە گۆڵە نەیکرد بیگەڕەرە نەفرێ نەکەم. پاشەی خۆمانە کوانێ ئەوە زۆر بوو. گۆڵە بژیدەوە کیە بوو؟ کەم بووە جارە ئەخوا براوە دوو جاری تر وەڵڵاهی هەرۆ نەمان لە دەزیێت. ئەی بژیت ئاوە گۆڵەگری ئەزیزەکەم. ئەوە کێ بوو؟ بەخوا نایەن ناسم گلی مەکەن دوای بڵێن نازانێ ناوی چی و ئەشتانە. زۆریش بینیوە کابرا بەس ناوەکەی نازانم. با ئەمە لاڵێن چیە؟ مارتینیس ناڵم زۆرم بیستووە. دەمەیەڵەن لەمیانە سەنی بۆ ئەویان دەیدی بڕۆبی بە قوربانە. ئەی بژیت یان ڕۆبان بەزمەیەن بە هالاند. بەیانە ڕوود لەو شوتە. نەکەی
بۆ ئەو گۆڵ باشەوە چۆن گۆڵ نەبوو خواوەکیلی بێنە ناوێری قاچێکیشی دێوە دەی لە مایاوی و پەنارتی والله بۆ ئەوێم هەڵ نەداوە بە حسابی خۆم وەڵی نازان بۆ گۆڵیان بۆ ناکرێونە شتی جوانیە بۆ ڕێئەکەوێت زۆر پێشی خەم زۆر بەشە بووە پێشی خات دەوەرە بوو ئەم لاوە بۆی ڕێحانە ڕۆژۆنە گێڕێتەوە هەڵێ بۆ دەرەوە قوربانە ئەکێ بڕاتە ناوە نەیەڵا گۆڵە وەڵی ناڵێ وڵی لە قەس پاساتم نایەوێتم خۆی گرتوێتی هی خۆمانە ناوەڵە بێرێ هەوگرتنەوەیە برانە ڕووە هالا دەهاو ناڵێ بۆم نەبڕێرە دەمەکە هاتم بەرەو خوارە بەیەزانەکە دییان بەوی تریش ئەنجا حەتاو لێ دوور کەوتمەوە بەتاقەت ئەوەش دیبڕۆین مەجالم نییە سەیریکەم شتێکی وایە زۆر سەگەن زۆر لێیە بە قوربان باشە بووە خاوبوونێتەوە زۆر خاو پاسات هەیە ناڕۆی ئانە ڕۆخۆ ڕۆی چۆن نەوێ و گۆڵەمان گەڕانەوە بێ گۆڵ جیاوازی لێمان بن و حساب کە بردومانەتەوە بابزین ئەم جارێ باشتر نابین بۆ ئەوە نەئەڕۆی برانە ڕۆ چۆن داگری وەڵای وتم وا بە سەریان ناڕوات ئەی هاوار وانە جوانە واژنە و گۆڵ ناوێ هانێ
دەتوخۆ بۆ یەک تۆزی در بەم لایەن نەبوو تێیپەڕێنێت. Excellent use of advantage from the referee in City's favour. Holland. City pushing forward with options available. نەکەی هالاند خوار ڕەحمی کرد. Great goalkeeping. Dimarco. The pass could do دەبڕە بە قوربانە گۆڵێکمان بۆ Dzeko. Can he finish? دەی ئەی بژیت لەو گۆڵە He's equalised. هەر خوار ڕەحمی کرد گۆڵ بوو. From moments like this. با بڕۆزان بۆ کوێچێ ئەوە چێ بۆ کوێچێ قەنعاتکە نەگێڕمە جوڵان نەیچ ها جەماعەت بەس بە قۆت پێوینە ئەوان نای بەدە ناودەستی بۆی نەگیرا ڕێک بە سریا چووە بۆ گۆڵ. ئێستا دوایڵێن گۆڵی خۆشەنسی ئێبرا وایە کاکە یان بەشی دێگە بێت. Well, another equaliser. What a topsy-turvy game this has been. ماک ئەو گاڵتانە لەگەم نامەگە کاکە گیان Grealish. فاوەڵ نییە با بە خۆی یەک شاتەرکەوە Gundogan. برەهەنە ڕۆ چییە؟ هەر زۆر بە ئاسانی بە پاسادۆڕە. But the keeper equal to the task. Well, he's looking really lively, isn't he? Every time he gets the ball, he looks a threat. ئەو وەڵای وتم بڕۆیوە ئەوە سەریع هەڵساوە. Gives it a go. Made sure nothing came of that. And Manchester ئەیسا City قەنەعەت کابێ بۆ مارتینزە گۆڵێکی دەتان لێگەم چی؟ مارتینێز ناوەکەم لێ تێکەچ Rodri. نەیبژیت ئەو وازی لێنە Plays. ئۆفساید نەبوو خۆ نە هەر خۆی زانی فریای ناکەوێن ڕەشی ناگەروەی. Now with Gundogan. Oh, the keeper made it look routine. It was anything but. وەڵای وتم ناڕواکە چی؟ So important. Let's see what هەر City ڕۆی will be working on. Keen to take it short here. And he cuts inside. کورئا ئەمە پەنەیە He'll be delighted to have won the ball, having made that difficult challenge. ڕۆیکە بڕۆ خوابرانە ڕۆکە سەریعە A chance واڵکەر very real. واڵکەر نییە؟ Can they take advantage of the situation? And a useful cross. ئای Well, there's a keeper on برانە ڕۆچی گۆڵ نەبوو That's just unbelievable. وەڵامی معخۆل نییە change in the offing for City. هەر زۆر جوان بوو. Now sending it in. Not really the ideal clearance. But it looks so نەیهێڵاوە شوت پاوەرێک بۆ بکەم. averted. Rodri. Foden. And that's an important intervention. Just 20 minutes remaining now. دەبوو بۆ ئەو لای بۆی پێشوانە هەڵماوەی سەرۆ No let up in the pressing department. تۆپێکم لە سندڕە گیام و خاچوتمە بە قوربانە نامێت دەبووی گۆڕی An incisive pass. So they had attacking momentum, but not so. Barella. This might be the perfect counter-attacking opportunity. Could take the lead. بۆ خاتری خوا ئەوەیان بە قاس خۆشمە وەڵای معقول نەبوو ئەو هەموو لێوە هاتم گۆڵم بۆ نەکرا سەی چۆن بەریگرت کەمە کەم Covering it. It might still be problematic. Well, able to زۆر survive سەگەن that attacking push. لەم ئاخیرە ئەوەی بەدڵکردووەمیان تازە بوو نەدۆ فاوڵ نییە مێرە Use of advantage from the referee in City's favour. بەخۆخوا ڕەحمیکرە و یارزانی تیا بۆ ئینەیە گۆڵچێکەشی پێوەگر بەناوە دایکێ بڕوە Giving it straight to the opposition. درەنگ پاساتیە 10 minutes to go.
غەڵەتی گەورەم کرد غەڵەت لەم دەقەی ئاخیرە گۆڵێکمان لەگە تاوا پشتمان نشکێ لە چی گۆڵ نەکا وەڵی هەر کردیمی بە فلیم دەبۆ قادری خوا بۆ نایبووی ئەها نایابەوە کامەوێ کاکە ئەکشەت حیزەڵێ چییە فودن ئەزەردی کرد کەس ناڕوە دەبێ پێشۆ خوا بڕۆشتای گۆڵم ناگەر وەڵی بڕۆشتای چۆڵ بوو وەڵی تاو ئەی هاوار 2-3 دۆڕانمانە مان سیتی کاسەکەی برد ئینتەر میلان دۆڕا بە گۆڵ جیاوازی 1 گۆڵ وەڵای خۆم حاولەیەکی باشیشم گەوە دەم ئاخیرە 2-3 غەڵەتی باشم کرد ئەنی هەر خۆی فیفا و ئەو هەموو شتێک میمیل و غەڵەتەیە دیکابێن نەیکی هەینا هەموو هجومێ گۆڵ بێت چۆن بێت با کاسەکەی پیشە نێ تاویەکەین و ئەوە کاسەکەیان بەر چامپیۆنز لیگ زەم کێ بەرجێک هاتەوە ئەو کابرا ناوی چی بوو کاپنەکەیان کێ ئەوە ئەوە کێ ئەلمهم ئەوەی کە ئێوەی ناسن ئەو کاسەکەیان برد و بە جیازیە گۆڵیان بردین و هاوڕێنی خۆشەویست هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تریش خواتان لەگە هەر لە خۆشیاوێ